گۆران عوسمان بەڕێوەبەری یاسایی لە بەڕێوەبەرایەتی گشتی کار. کاک عوسمان زۆر بەخێر هاتن وەک لایەنێکی فەرمی تایبەت بەکار لە هەرێمی کوردستان. ئەکرێ پێمان بڵێن دۆخی کرێکار لە هەرێمی کوردستان کەی ڕوون ئەبێتەوە؟ زۆر سپاس لە بۆ بەڕێزت. ئەمە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە دیاریکراوی بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی لایەنی تایبەتمەندە لە ڕێگای لێژنەکانیەوە لە بەڕێوەبەرایەتیەکانی دەستەبەری کۆمەڵایەتی و بەڕێوەبەرایەتیەکانی کار لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بە دوواداچوون لە بۆ پرۆژەکانی کەرتی تایبەت دەکەن. و ڕەوشی کرێکاران ئەوەی کە بەڕێزت داتاکانت خستە ڕوو هەر ئەگەر تێبینێکم لێوەگرن لەسەر ئەو بابەتان ئەو ژمارانە ئەو کرێکارانەی کە لە سندیکای کرێکاران ناویان تۆمار کراوە بە پێی یاسایی سندیکای کرێکاران ئینتیماکردن لە بۆ سندیکا ئارەزوومەندانەیە واتە مەرج نییە هەموو کرێکارێک ناوی خۆی لە سندیکەکانی کرێکاران تۆمار بکات. ئەوە ئارەزوومەندانەیە واتە ئەو ژمارەی یەکلاکەرەوە نین. ئاماژەمان بەوەدا کە ئەمانە تەنها و کرێکارانن کە خۆیان کاک گۆران تەنها و کرێکارانن کە خۆیان تۆمار کردووە. بەڵێ بفەرمونون. و ئەو بڵێ دەربارەی کرێکارەکانی دیکەوەی کرێکارەکان لە هەرێمی کوردستان کار دەکەن ڕۆژانە لە ڕێگەی لێژنەکانمانەوە سەردانی پرۆژەکانی کەرتی تایبەت دەکەن و بەدواداچوونیان لە بۆ دەکەن بە پێی یاسای خانەنشین دەستەبەری کۆمەڵایەتی و یاسای کاری عراقی تا حدێک کێشەکانیان ئەگەر هەبێت چارەسەر کراوە و ئەوەی کە سەرپێچیشی کردبی ئاگدار کرایتەوە و ئەگەر پابند نەبی بە یاسا و ڕێنمایەکان ڕەوانەی دادگاکان کراون. کاک گۆران کاتێک کرێکارێک گیان لە دەستەیە ئایا قەرەبوو بۆ خێزانەکەی ئەکرێتەوە و کێ بژێوی خێزانەکەی ئەگرێتە ئەستۆ؟ بەپێی یاسای ئەو پرسیارەی بەڕێزت دەکەوتە چوارچێوەی یاسای خانەنشین دەستەبەری کۆمەڵاتی هەر کرێکارێکی دەستەبەر کراو لە کەرتی تایبەت کاتی کە تۆمار دەکرێت ئەگەر بێت و پارەی بەشداریەکانی ماگانەی لە بۆ درابێت ئەو مافانەی کە لە یاسای خانەنشین دەستەبەری کۆمەڵاتی هەیە پێی دەدرێت و ئەگەر ئەم کۆچی دوایی کردبیت خانەنشین دەکرێت موچێک لە بۆ خێزانەکە و منداڵەکانی دەبڕێتەوە کە کەمترین موچە نابی لە 220,000 دینار کەمتربی زیاد بوونەکەشی ئەوە دیاری نەکراوە و دیاریکردنی موچەکەش بە پێی ئەو موچەیە دەبیت کە ماگانە پارەی بەشداریەکانی لە بۆ دەدرێت. بە نمونە هەتا زیاتر ڕوومبی لە بۆ بەڕێستان و بینەران کەسێک ئەگەر لە کەرتی تایبەت لە پرۆژەیەک ئیش بکات کرێی ماگانەی 500,000 دینار بیت لە بەڕێوەبەرایەتیەکانی دەستەبەری کۆمەڵایەتی تۆمار کرابیت ماگانە پارەی بەشداریەکان بدات لەسەر بنەڕەتی ئەو 500,000 دینارە کە ماگانە 170 بە پێی یاسا دەبی بدرێت بە بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی 105 لە موچەی کرێکارەکە دەژێڕدێتەوە 112 دەبێت خاوەنکار بیدات بە بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی. ئەو موچەی خانەنشینی کە لەسەر بنەڕەتی 500,000 دینارەکە لە بۆی دیاری دەکرێت کە بە هاوچێشەیەکی بیرکاریە بە پێی یاسا دیاری کراوە جیاوازە لەگەر کەسێک کە کرێی ماگانەی بە ملیۆنێک دینار تۆمار کرابێت. واتە ئەو دیاریکردنی موچەی خانەنشینی لەسەر ئەساسی ئەو موچەیە کە لە بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی دیاری کراوە. بەڵێ کاک گۆران کرێکاری بیانی پانتاییەکی گەورەی لە کاری هەرێمی کوردستان داگیر کردووە و لە هەرێم بۆ هۆی دەرچوونی بڕیاری 172 ئەنجومەنی وەزیران کە ئەبێت لە 125 کرێکاری هەموو شوێنێک بیانی بێت و لە 175شی کرێکاری خۆجێیی و ناوخۆیی بێت. ئایا ئەم ئامانجا بەدی هاتووە؟ بڕیاری 172 کە لە 20/9/2022 دەرچووە طبعا بڕیارێکی نیشتیمانیە هەمومان پشتگیری دەکەن و بڕیارێکە لە جێی خۆی دەرچووە پاڵپشتی کارکردنی کرێکاری خۆماڵی دەکات و دۆزینەوەی هەلیکارە لە بۆ کرێکاری خۆماڵی. بۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ڕێنمایی ژمارە 8 ساڵی 2022 پێدەرکردەوە
پرۆژەکانمان ئاگادار کردیتەوە و پابند بن بە بڕیاری 1970 وە بەشی زۆری پرۆژەکان ژمارەیەکی بەرچاو لە پرۆژەکان پابندن پێوەی و ئەو پرۆژانەی کە کرێکاری خۆماڵیان بەدەست ناکەوی لەو پسپۆڕی کە هەیە ئەمە لە ڕێگەی لێژنەکەوە ماوەی زیاتری پێدەدرێت هەتا خۆی بگونجێنی لەگە بڕیارەکە بەڵام بەشێک لە خاوەنکاران خۆیان لەو بڕیارە دەدەستنەوە بە هەر سەبەبەکبی نایانەوێت جێبەجێ بکرێت ئەمە بەپێی یاسا مامەڵەیان لەگە دەکرێن و ڕەوانەی دادگاکانی کار دەکرێن بەوەی پابند بکرێن بەو بڕیارە و بەڕێنمایی ژمارە 8 ساڵی 2022 و لە دادگا بڕیاری خۆی لەسەر ئەو بابەتە دەدا. سایی لا بەڕێوەبەراتی گشتی کار زۆر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوون بەرچاوڕوونیەکی باشتان پێداین.